حساسيتت هەبوو بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی سنەتی پێغەمبەر شتێکی داهێنا و پێغەمبەر تۆتی ئەوە بکەن مسلمانان، بۆ نمونە سیواک بکەن. تۆ گەر ڕقت لە سیواک بوو وەڵای کیبرەتیایە، سوێن بەخوا کیبرەتیایە، لەبەر چی ڕقت لێیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی جلەکانتان کورت بکەنەوە، تۆ ڕقت لێ بە کابرا جلی کورت دەکاتەوە، سوێن بەخوا کیبرەتیایە. هەر شتێکی تر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دایهێناوە بۆ من و تۆ پێت ناخۆش بوو یا خوای گەورە جەلەل جەلالهو دایناوە، ئەگەر تۆ پێت ناخۆش بوو، حەساسیەتت هەبوو، یاخود هەر واجب و فەرزێک کە خوا فەرزی کردووە، پێت ناخۆش بوو کە ئەوە فەرز کراوە لەسەر خەڵک، یعنی بۆ من خەڵکەی پێی ناخۆشە زەکات فەرز کراوە، هەی نەخۆش تۆ ئاگات لە چییە؟ تۆ زانی زەکات بڕوا بکە من شتی وام لەسەر بینیوە خوێندوتەوە لەلایەن خەڵکێکەوە کە هەر بێئاگا بوو لە دین، بڕوا بکە کۆمەڵی ئیسفادەی زۆر هینان لێ کردووە کە دێن ئێستا باسی ئەکەن خەڵکێکی وا شاید ئەدا بۆ دینەکەی تۆ کە زەکات چەند گەورەی لە ئیسلامە، تۆ بێ لێرە ڕقت لێ بێ. ئەوە نەخۆشیە خۆشەویستەکەم، کەواتە ئاگات لە خۆت بێ، وا نەزانی کە کیبر لە من و تۆ دوورە.